ابن مسعود دفرمي پیغمبری خواه فرموی ألا أخبركم بمن يحرم على النار أو بمن تحرم عليه النار پرسیاری لە سەحابەکان کرد یعنی بە ئاگای هێنانەوە ئەوە ئوسلوبە مامۆستاش دەتوانێت بەس دایمە بە تەلەبە ئاوا بڵێ بە شێوەی پرسیار پێتان بڵێم هاوەڵانی خۆشەویستم سەحابەکانم چ کەسێک ئاگری جەهەنەمی لەسەر حرامە یان جەهەنەم لەسەر کێ حرامە ئەرە وەڵڵاهی پێغەمبەری خوا ئەمە مانای چییە کە حرام بوو جەهەنەم لەسەرت یعنی جێگات کوێیە بەهەشتە پێغەمبەر لەو سەرەوە بۆیان هاتەوە پێتان بڵێم چێ ئاگری جەهەنەم نابینێ و جەهەنەمی لەسەر حرامە واتە جێگەی بەهەشتە ئەرە وەڵڵاهی پێغەمبەری خوا فەرمووی لە دوای عیبادەتەکان کە نوێژ و ڕۆژ و ئەوانە فەرزن فەرمووی ئەمە تحرم على كل چوار صفەت سەیری خۆت کە بزانە تایەتایە قەریب هەین لەین سەهل لە ژیانی کۆمەڵایەتی تا دەمری ئەم چوار صفەتە خوو ڕەوشتت بێ قەریب دایمە کەسێکی گونجاو و خۆشەویست بی لە دڵی خەڵکە ئەوەندە ڕەفتارت جوان بێت لە هەر شوێنێکا بی خەڵک خۆشی بوی ئەوەندە ئینسانێکی بەڕێز بی ئەوەندە چاکەت بۆ خەڵکە بێ جێگەی خۆت لە دڵی خەڵکا کرد بێتەوە کە مردی بڵێن ئاخ بەخوا حەیف فڵان کەس لە گەڕەکەکەیە شوێنی دیارە بەخوا کلێنی گەورەیە لە ناو دڵی خەڵکا جێگەی خۆت کرد بێتەوە خەڵکی چاک دەڵێم دووەمیان هەینین کەسێکی خۆ بەکەم گربی خۆت کەم نەبی بەس لەبەر خوا خۆت بچوو بکەیتەوە قەت خۆت پێ گەورە نەبێ دایمە بڵێ خوایە ئەمەی تۆیە ئایا وای سێمیان لەینین کەسێکی نەرمونیان لە سەرەخۆ دەنگهێواش ئینسانێکی بەعنی بەڕاستی هەر ئینسانی وایە کە قسە دەکات لە زەل لە قسەکانی دەکەی کەمەر حەبایت دەکات ئەوەندە جوان دەیکە هەر خۆشەویستە لەلات لەینین ئینسانێکی نەرمونیان سەهلین کەسێکی ئاسانکار کەسێکە لە دایرەیەکە فەرمانبەرێکە کەسێکە لە نەخۆشخانەیەکە کاروبارێکی ئەو خەڵکە ڕای دەکات لە دکتۆرێکەوە تا پەرستارێک تا دەرزی لە دەرێک تا سەیدەلانیەک کە دەچی بۆ لای دایمە ئیشت بۆ ئاسان دەکات پرسیاری شوێنێکی لەگەڵ کە مانعینێ 50 مەتر لەگەڵ تا بێتە شوێنەکە نیشان دەدات تا ڕێنماییت دەکات تا دەتگەێنێتە قەناعەت ئەو کەسانە جێگایان بەهەشتە ئەو کەسێ ئەو چوار سیفەتی تێدا بێ با دڵی بەخۆی خۆش بێ کە جێگەی بەهەشتە